باسی خزمەتی باخچەکانی شاری سلێمانیەکەین باسی خزمەتی شەقامەکانی شاری سلێمانیەکەی نۆژەکردنەوەی شەقامەکان و جارێکی تر ئەو شوێنانەی کە پێویستی بە خزمەتی زیاترە چۆن بتوانین هەوڵی بۆ بین لەم نێوەندەیە ئێمە شارەوانی سلێمانیمانەیە کە هەمیشە توانیوانە بە پێی تواناکانی خۆیان هەوڵ بن کە ئەو شوێنانە زیاتر خزمەتکەن و نۆژەنی بکەنەوە بەڵام لەگەڵ ئەمانەشا هەر گرفتی زیاترمان هەیە کە ئێمە چۆن توانیم گرفتانە چارەسەرکەین کۆمەڵی پرسیاری هاوڵاتیانەیە کە زۆر جار لە شوێنەکانە بەرکەوتنیان هەیە لەگەڵ ئەوەی کە ئایا چێ بەرپرسە لێرە چێ ئێوێ ئێرە نوێژن کاتەوە یعنی بۆ ئەوی کە باشتر ڕوون بێ لە بەرچاومانە ئێستا وەرزەکە گەرمایە کۆمەڵی باخچەمان هەیە لە شاری سلێمانیا کە هەندێکیان خەریکە بەرەو ئەوە ئەچێ وشک بێت ئایا ئەم پەیوەندی بۆ شکە ساڵیەوە یاخۆ باخچەکانە بێ خزمەت کرێتەوە و نەمامانە زیاتر گرنگی پێ بدرێت وە کۆمەڵە شەقامیشمانەیە کە زۆر جار سەردانیەکەینە و شەقامانە ڕاستی گرفتیشی گەوریان هەیە ئایا ئەمانە چۆن ئاوڕی لێترێتەوە خزمەتیانەکرێت گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاکاکۆ علی وەکو جێگری سەرۆکی شارەوانی سلێمانی کە بەڕێزیان سە لە سۆدۆلای ئێمە میوانە کاکاکۆ بەخێ بێت و بانی باش لەگەڵام گەرمایە چۆنی واللهی ئەتیادی تر بەرە مۆسمی گەرما ڕۆین ئەبێ خۆمانی لەگەڵ ڕابێنین بەڵام گەرماکەمان تۆزێک زەر و زیانی هەیە چونکە ئێمە ئەم سازستانەکەمان وشکە ساڵی بوو تقریبان کێشەی زۆری دروست کردو خاستەنەوەی کە وەکو ئێمە متابعی شەکانەکەن ئێمە سەوزایەکانمان بە ئاملایە گرفتی خاوەن ئاژەڵەکانیەتەوە بۆ زیاترێتەوە بۆ قایم قامێت و منیش بە ئەندامێکم لەو بۆردەیە ئەمانە کێشەی دروست کردەوە بۆ شارەکەمان یەکەم نەبوونی ئاو ئەو کێشەیەکی زۆر گەورەیە هەم بۆ سەوزایی هەم بۆ ئاژەڵ و باڵم دەکان و هەم بۆ ئادەمی زادیش ئێستا وای لێ هاتووە بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانیش تووشی کێشەی کەماوی بووە ئەویش ناتوانێت بە شێوەیەکی باش ئاو بۆ هاوڵاتەکانی دابین بکە تەبان کێشانە هەمووی زۆر بەشی ڕۆکاتەوە ئێمە وەکو شارەوانی بەدڵنیاوە ئینشاڵڵا هیوادارم ئەم مۆسمەتیە بەڕێنی و تووشی کارەسار نەبێت بە هیوای ئەوەی کە بتوانین کێشەکان چارەسەر بێت جایمە حەزەکەین ڕێک وەکو هاوڵاتیان قسە بکەین یعنی ئەو گلەیانەی کە هەمانە ئەو داواکاریانەی هەمانە هەمووشی لە پێناوی خزمەتی شارەکەمانەیە هەمووی لە پێناوی جوانترکردنی شارەکەمانەیە خۆمان پارێزگاکەمان سروشتێکی جوانمان هەیە بەڵام ئەگەر ئەم سروشتە پشتگوێ بخرێ لەوانەیە هەندێکی لە ناو بچێت تا چەند شارەوانی سلێمانی هەمیشە چاودێری شوێنە گشتیەکان پارکەکان شەقامەکانەکات بتوانێت ئەو شوێنانەی کەم و کوڕیتیایە بە پێی توانە خزمەتی بکات بەدڵنیاییەوە ینی شارەوانی یەکێک لە ئەرکە سەرێکەکانی ئەوەیە کە خزمەت گوزاریی ئامی شاری گرتووەتە خۆ زۆربەی زۆری خزمەت گوزاریەکان لەسەر شارەوانی ماڵە هیچێک لەوانە خزمەتکردنی سەوزایی و پارک و بلوارەکان هیچێک لەوانە پاگڕاگرتنی شارە هیچێک لەوانە بۆ نمونە پاکردنەوەی شارە بڵین بەدەل لە پاگڕاگرتن پاکردنەوەی ئەو شوێنانەیە کە شوێنە گشتیەکانن ئەمانە شارەوانی هەمووی گرتوۆتە ئەستۆ بەڵام بۆ هەچ کارێک کەلایەنێکی دیاریکراوە بیکە یا فەرمانگەیەک بیکە بەدڵنیایەوە پێویستی بە کارمەند هەیە هەم پێویستیشی بە بودجە هەیە جاری وا هەیە بەهۆی نەبوونی کارمەندەوە ئێمە کێشەمان تووشە بێت جاری وایە بەهۆی نەبوونی بودجەوە کێشەمان تووشە بێت یەکێک لەو باسی کەم تقریبان فترەی 5-6 ساڵە لە 2014 هەتاکو ئێستا 2021 کە حکوومەتی هەرێمی خۆمان تووشی ئێسمێکی اقتصادی بووە ساڵانە فەرمانگەی وەکو فەرمانگەی شارەوانی سلێمانی کە چەندین بەڕێوەبەرایەتی لە خۆگرێ ساڵانە کارمەندەکانی لی خانەنشی نەکرێن یعنی ئەتوانم بڵێم ساڵی بەلایانی کەمەوە 100 کارمەندمان خانەنشی نەکرێت تا ئێستا ماوەی ئەم حەوت ساڵە نەمانتوانیەوە هیچ کارمەندێک نە بە گرێبەستێکی کاتی نە بە دایمی بخینە جێگایەن فەرمانگەی وەکو فەرمانگەی شارەوانی فەرمانگەیەکی خزمەت گوزاریە ناکرێت تۆ بڵێ وڵا کارمەندت نەبێ ینی بۆ نمونە ئەگەر کارمەندی پاکردنەوەی خۆڵ و خەشاکت نەبێ و عەرقەلەت بۆ دروستەکە باخەوانت نەبێ عەرقەلەت بۆ دروستەکە شۆفێرت نەبێ ئەمانە کێشەت بۆ دروستەکەن کێشەی کەمی کارمەندتان هەیە لە شارەوانی ئێستا حالیان کە مە قسە لەگەڵ جەنابتانەکەم بە هەموو بەشەکانی بەڕێوە هەموو بەڕێوەبەرایەتەکان و هەموو بەشەکانی سەر بەسەرۆکانی شارەوانی نزیکی 100 شۆفێرمان بە شۆفێر نوقسانە کاڵم شۆفێرتەنها بۆ شۆفێر بۆ سیاری وردە بۆ شۆفڵە بۆ تەنکەرە بۆ گەڵابەیە بۆ ئالیاتە ئەمانە هەمووی نوقسان نیمانە بیان خێنەوە باشە لە هەموو جیانەکە لەسەرەوەکرێ بۆ نمونە ئەو دام و دەستگایانەی کە حکومت بەڕێوە بە هەندێکیان بە تایبەتی شارەوانی لە هەندێک وڵاتە هەماهەنگیەکە لەگەڵ کەرتی تایبەتە بەڵێ وایە یعنی کەرتی تایبەت هێنێتە ناو بارودۆخەکەیەوە بۆ نمونە
شارەوانی پێی ناکرێ هەموو بارودۆخەکە بگرێتە ئەستۆی خۆی بۆ نمونە پاکردنەوەی شار کەرتی تایبەتێکە بۆ نمونە باخچەکان کەرتی تایبەتێکە بۆ نمونە پرۆژەکان و دابشکردنی زەوی و شێوازی مامەڵەکردن لەگەڵ جوگرافی ناوچەکە کەرتی تایبەتێکە ئەم هەمان گوێ ئێوە چۆن کردوتانە ئێمە ئێستا پاکردنەوەی شارمان کەرتی تایبەتی با بڕێەوە یعنی کۆمەڵێک کۆمپانیان چەند ساڵە کەرتی تایبەت هەموو شارنا هەندێک شوێنمان هەیە کەرتی گشتیانی وەکو بەشی خزمەت گوساریمانەی با بڕێەوە بە عام کۆڵان و کوچەکانی ناو شاری سلێمانی ئەوە درراوە بە 5 کۆمپانیا و کەرتی تایبەتی با بڕێ و پاکردنەوەکەی بەڵام ئەو شوێنانی کە شوێنی گشتین بۆ نمونە ئێساکەی بە بەلای کەناڵی کورسا تا تیەپەڕی هەتا بن شاخی گۆیژە ئەمە ئێواران بە ئام خەڵک و گەشتیارێکی زۆر ئەڕوا لەو ناوانە دانیشەمە پیزەکرێ ئەمە کەرتی تایبەت نایبا بڕێەوە ئەمە شارەوانی خۆی سەرپەرشتی خزمەت گوزاری و پاکردنەوەکەیەکە ئەوە شاخی گۆیژەمان هەیە دۆڵە میرانمان هەیە ئەوە کۆمەڵی شوێنی کەمان هەیە لە بەشی خواروی شاریا لە بەشی ئەوبەری شارە بڵین لەو بەری سەمیتان زەرۆ ئەمانە تیمەکانی سەرۆکایەتی شارەوانی کە لە بەشی خزمەت گوزاری خوانە بینەوە ئەوان پاچێکەنەوە بەڵێ لە 1995 توانم بڵێم کەتی تایبەت بەس ئەو شوێنانی کە بەرفراوان و کەمم بڵێن ینی بەرفراوانە شوێنەکە بەڵام ماڵیتیانە دانیشتوانی تیانە بەس ئێواران خەڵکەسێ ئەوە شارەوانی ئەی بابڕێەوە ئەمە بەنسبەت خزمەت گوزاری بەنسبەت سەوزایەکانەوە بەفعلی ئێمە لە شاری سلێمانیا 3 شوێنمان هەیە کەرتی تایبەتەی با بڕێەوە باخێکێکی هەمووی کارمەندان و فەرمانبەرانی سەرۆکایەتی شارەوانی کاڵم سەرۆکات شارەوانی بەڕێوەبەرایەتی باخچەکان هۆبەی باخچەکانی شارەوانی ڕاپەڕین و بەکرێز و تاسوزامان هەمووی سەر بە سەرۆکاتی شارەوانی ئەمانە ئەیبان بڕێەوە تەنها 3 شوێنمان نەبێ ئەو 3 شوێنێکێک لەوانە پارکی هەواری شارە کە پارکێکی زۆر گەورەیە بۆ ئەم شارە تقریبان توانین بڵین وەکو 30 شاری سلێمانی لێ هاتووە لە بەروی چەند سەد هەزاردارێکی تێدایە یەکێک لەوانە بلواری مەلیک مەحموودە کە بەلایانی کەمەوە درێژەکەی 21 کیلۆمەترە بێ نزیکی 200,000 متر مربع سەوزاییە یەکیشکە لەوانە بلواری سلێمانی تاسوزێ ئەم 3 بلوارە پاری بۆ تەخسیسەکرێت لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئەدرێ بە کەرتی تایبەت و کەرتی تایبەت خزمەتێکە بەڵام شارەوانی و ئەو بەشەکانی عید بە شارەوانیە تەنها سەرپەرشتیەکەن بەڵامی تر وارڕێکەوە ئێوەکو شارەوانی ئەو 3 شوێن باس لێوە کرد بە سەرپەرشتیەکەین بەڵام کەرتی تایبەت کەرتی تایبەت خزمەتێکە ئەی دواتر ئێوە کە بۆ نمونە ئەبینن شوێنێک وشک بووە ئەبینە سەوزایی لەو ناوچەیە کەم بۆتەوە کار و کاردانەوەی ئێوە چێ بێ لەگەڵ کەرتی تایبەتدا چونکە بەڕاستی من بەر لە ئەوەی کە دەست پێ بکەین لە پرۆگرامەکە شاباسم کرد بەڕاستی کاچی بۆ هەواری شار ئەگەرچی سەوزایی زۆر باشی تیا بوو بەڵام ئەگەر بێت و خزمەت نەکرێ ئەم سەوزایانە ئەگەر بە باشی ئەو نەدرێ لە کاتی خۆیان ئەو بابەتانی کە پێویست بێ بۆ دار و درەخت و سەوزای لەوە بەداخەوە ئەوانەش لە ناوچنۆک هەنێ شوێنی تر کەواتە پێم بڵێ ئێوە ئەمە ئێستا ئەمێ باسی ئەوە بۆ بکەم کاڵی کەرتی تایبەت دەیکە کەرتی تایبەت دەبێت حکوومەتی هەرێم بودجەیەکی بۆ دیاریکە بودجەکەیا بێ پێی بڵێن بودجەیەکی تەشغیلی کە بە بێگەڕانەوە بۆ هیچ کەس ساڵانە بڕێ پارەت تەهدیدکە بڵێ ئەمە بۆ خزمەتکردنی ئەم بەشە وەکو چۆن موچە ئەدرێ لە بودجەی گشتی وەکو چۆن هەندێ بودجەی سیادی هەیە ئەبێ لە زمانی بودجە گشتێکە پارێک تەرخان کرێ بۆ خزمەتکردنی سەوزایەکان بەڵام بەداخەوە لای ئێمە باسی شاری سلێمانی یەکەم ئەم 3 شوێنەی کە بۆم باس کردی وەکو پارکی هەواری شار و بلواری مەلیک مەحموود و بلواری سلێمانی تاسوزە ساڵانە وەکو پرۆژەیەک تەعاملی لەگەڵاکرێ حکوومەتی هەرێم بودجەی بۆ تەرخانەکە تەمان هەموو ساڵەکان بودجەی بۆ تەرخان کردەوە بەڵام بەداخەوە لە ساڵی 2020 لە مانگی 6 کۆتایی بەگرێبەستی ئەو 3 کۆمپانیا هاو کە ئەو 3 شوێنەیە بەربڕێەوە لە 18 6 2020ەوە هەتا ئێستا کە ئەم ڕۆکەیەکی حوتە ساڵێک و تقریبان 12 ڕۆژ تێپەڕی بەسەریا هیچ جۆرە بودجەیەک بە ڕسمی نەهاتۆتە بەردەسمان بڵین وەکو پارە گەیشت بێ تا بتوانین لەگەڵ کۆمپانیایکی تەعامل بکەین و بیکەین بە تەندەر بەڵامی تر ئەم ساڵ لەخوا بەزیای پار بە کاملی هەر بودجەی بۆ تەرخان نەکرا ئەم ساڵ ئەو سەرۆکی حکوومەتی هەرێم لە مناسبەتێکە ئەعلانی کرد کە بڕێ پارەی تەرخان کردووە بۆ خزمەتکردنی ئەو 3 سەوزاییە پارەکە بە حکمی ڕۆتینیاتی ئیداری هەتا ئێستا هەتا ئەمڕۆی لەگەڵا بێ ئێمە تەندەرەکانمان ئیعلان نەکردەوە بۆ کۆمپانیاکان کە بڵین چ کۆمپانیای لە خۆی ڕاوینێ بێکاری خزمەتکردنی ئەم 3 شوێنەمان بۆ بکە واتە بڕەپارەکە دیاری نەکراوە بەڵێ دیاری کراوە دیاری کرا ئێمە داوای 5 ملیار و 700 میلیۆن دینارمان کرد بۆ هەر 3 شوێنەکە ئەو بوو دوای کەوتیانم پارێ زۆر و قەیرانی داراییەوەمانە عادێکی نەزەر کرایەوە بە سەرپەرشتی نووسنگی ئەنجومەنی وەزیران نووسنگی بە دوواداسوونی ئەنجومەنی وەزیران لە سلێمانی هاتن لەگەڵ بەڕێوەبەراتی باخچەکان و بەشی
پاشیواری شارە کۆمەڵی برگیان لەو پارەیە لابرد 5 ملیار و 600ەکە بوو بە 4 ملیار و 527 میلیۆن دینار زۆر باشە نەگەل لە هیچ باشتر زۆر باشە سەرۆکی حکوومەت لە مانگی 6 ئەمریکی پێ دەرکرد نادۆتی بۆ وەزارەتی دارایی وەزارەتی داراییش لە 21 6 کتابێکی ڕاستی وەزارەتی شارەوانی کردووە ئەڵێ بە شێوەی ئیمێلی ئەلکترۆنی بۆم بنێرن بۆی پارەکەتان بۆ تەرخانکەم ئەم بڕەپارێ ئێشتا بە کتابێکی ڕسمی نەگەشتۆتە یان پارێزگای سلێمانی یان سەرۆکاتی شارەوانی تا بتوانین ئێمە تەندەرەکانی بۆ ئەعلانکەین تەندەرەکانش ئامادە کراوە بەڵام ئێمە هەر ئەو پارێمان نایە بۆ سەوزایی بە هەر تەوزێح بم ئێمە بەڕێوەبەرایەتی باخچەکانمان کە دەوری 500 باخی هەیە زایدەن کاڵم 500 باخ مەبەسم بڵێن هەوا شارەوانی ڕاپەڕین و بەکرە زوو تاسوزێ بە هەمویان ئەمانە باخەکانیان کۆمەڵی باخی زۆر هەیە لەگەڵ ڕێککانە شارەوانی خۆی خزمەتێکا لە ڕایەن بەڕێوەبەرایەتی باخچەکانەوە بەڵام کاگەینە ئەم مەوسمە زۆربەی باخەکان بیریتیانە ئەو باخانەش کە بیریتیایە ئاوەکەی کەمەکە ڕۆژانە پێویستمان هەیە بە تەنکەر ئاودابین کەین بۆ ئەم 500 باخی کە بۆم باسکردی بە هەمووی ئەمە ساڵانە حکوومەت بودجەی کەمان بۆ تەرخانەکە بۆ بەکرێگرتنی تەنکەر ئەوش لە خوا بەزیابێ ئێستا ئەوش ڕەزامەندیان لەسەرداوە لەو بە فەرمی نەگەشتۆ لای ئێمە هەتا بە فەرمی نەگاتەوە سلێمانی ناتوانین پرۆسێتە دەریتر ڕژبین نەبێ شکر هەموو هەواڵەکان دڵخۆشکەرن دڵخۆشکەرن بەڵام با یەک واقع هەیە بۆت باسکەم ئێمە جەزری بەلیک مەحموود لەبەروی لە مانگی پێنجۆ کەوتوینەتە ئاودان بەسەراحەت پارە نەبوو پارە ئەبێت تەنکەری بۆ بگرین هەموو شێ بەس بۆ جەزری مەلیک مەحموود کە لەم مۆزعایە زۆر بە کەمی ئاوی بۆ کڕین هەموو شێبایی 1.5 ملیۆن 2 ملیۆن دینار بەس ئاو بۆ جەزری مەلیک مەحموود دەکڕین هەموو شەوێک ئاو بە تەنکەرەی کڕین ئیتی لە مانگی 5 زۆر بێ ئەمال بین هیچ نەبوو داوامان لە هەموو لایە کرد سەرمامە کۆشی هەموو لایەکا کرد بە سواسەوە هاوسەرۆکەکان 95 ملیۆن دیناریان تەرخان کرد یان بە لەیلاخان کە جێگری پارێزگای بن و ئەو سەرپەرشتی بەکرێگرتنی کرێکار و کڕینی ئاومان کرد بۆ جەزری مەلیک مەحموود و سلێمانی تاسووسە ئەو دوو بلوارە هەتا مانگی 6 لە مانگی 6 جنابی محافظ 30 ملیۆن دیناری بۆ دابین کردین بۆ کڕینی ئاو ئەم شەو هیچ پارێکمان پێ نەما بوو هیچ نەما بوو ئەو کردین ینی ئەمڕۆ بۆ ئەو نەکڕایە من تەوزیی ما بە تیمەکەوتم بەردەوام من تا یەک شەممە خوا کەریمە هێشتا پارەکە نەگەشتۆ تا تەندەرینی بۆ بکەین خوا کەریمەوە بەردەوامە بنی تر شوێ هەچۆنێ بوو لەگە سەروی شارەوانی قسەم کرد ئەوش لەگە برادرانی هاوسەرۆک قسەیان کرد وعدیان ناوە بۆ ئەم 15 ڕۆژە هەتاکو پارەکە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە بڕی 50 بۆ 100 ملیۆنی کەمان بۆ دابینکەن بۆ کڕینی ئاو ئەوە ئەیبین بڕێنی بەم سوال و ساخەیە قوربان چەند ساڵە توش نەبووین بەڵام لە 2020ەوە دیناری تەرخان نەکراوە ئێستا تەرخان کراوە بەڵام نەگەشتۆتە لامان تا بچێتە بواری جێبەجێکردنەوە هەتا ئەو فترەیەکاتە بواری جێبەجێکردنەوە ئەمە سەوزاییە پێویستی با خزمەتکردن و ئاودان هەیە ناوەسیەوە ئەم پرۆژێ نیە بڵێ ڕایەگرم 6 مانگی کە دەست پێەکەم ئەمە ئاودانە کاکۆی لەگەڵ ئەوە زۆر کات ئێمە باسیەوەکەین ئەم تەندەرانەی کێتە بەردەم شارەوانی ینی چەندین کۆمپانیە هەر کۆمپانیاش بە چەندی تایبەتمەندی خۆیەتە پێشەوە خزمەتەکانی خۆی جیاوازترەکاتەوەکو باشترین کات و ئەوش بتوانێت باشترینی بەدەستکێت ئێوە پەیوەندەکانتان لەگەڵ کۆمپانیەکان ئاچۆرکەنەوە لە ڕێگەی سولفاتەوە ینی لە ڕێگەی سا بەڕێز ئاماژە بۆی بۆ 12 ڕۆژ حلیەکەینیان بۆ مانگی حلیەکەینە تا بووجەکە کاتە دەستمان بەڵام ئەگەلەیە کەرتێکی تایبەتەوە لەوانێ عقدی ساڵی تیاپێ عقدی 2 ساڵی تیاپێ ینی بۆ نمونە ئێستا بە ئەمە بە باسی پارچەواری شارەکەین ینی ڕاستە ئێمە ئێواران هەموو خێزانەکانمان ڕۆکەینەوە لەو پارکە دانیشین و فێنکە و نانەخۆین لێوێ و کاتەکانمان لێ بەسەر بین جاری وایە 1000 دینارین لە بەردەرگاکە بۆ ئۆتۆمبیلەکە و بۆ خۆشمان بەڵام جاری وایە زۆربەی خێزان من جۆم لێ بۆڵێ 2000 بەس تخوا بە ئەو دارانەی چیان بەسەر تۆ با من 500 دینارە با تەوزیحەکە بە شێوەیەکی کە بەم بۆی هاوڵاتی بەڕێزەکانمان ئاگیان لێبێ ئیشی هەموو فەرمانگەکان بە تایبەتی من باسی شارەوانیەکەم علاقەی فەرمانەکانی کەمان باش پارە وەرەگرین پارەشە دەین بە خەڵک ئەو پارانی کە وەرێگرین ئەبێ بەواریدات ئەچێتە بودجەی وەزارەتی داراییەوە واتە شارەوانی خۆی ناتوانێت خەرجی کاتە بۆ خزمەتکردنی ئەو باخ و بابەتانەی تر لە 150 ئەو واریداتە لە 150 ئەو واریداتە بە ڕەزامەندی جەنابی وەزیری شارەوانی ئەتوانین سەرفی کەین بۆ خزمەتکردنی باخکاننا لە 150 ئەتوانین سەرفکەین بۆ پرۆژەی خزمەتگوزاری تر چی ناوەنی ناو بنێ ئەمەش کە بۆت باسەکەم بەداخەوە لە ساڵی 2020 هیچ یەکێکمان لەو بڕەواریداتی خۆمان سەرف نەکرد
لە ساڵی 2021 شار ڕزامەندیمان بۆ هاتۆتۆ لەسەر چەندین پرۆژەی خۆمان بەڵام بە حکمی لە ساڵی 2020 پرۆژەکان تەقدیم کرابوون ئێستا کۆمپانیاکان ئەڵەن سعری دۆلار فەرقی کردووە ئێستا لەو کێشەیەشین ئەمانەی ئەوە چارەسەرکەین ئەگەر ئەوە چارەسەرکە ئینشاڵا دەوری 25 پرۆژەی ورد ئەکەوێتە بواری جێبەجێکنەوە لەسەر ئەو بودجەی لە 115 خۆمان زایدەن بودجەی فرۆشتنی زەوی کە هەمانە. باش کاگاکۆ تۆ باس لەوە کردوتت ئێمە ڕۆژانە بەلایەنی کەمەوە ملیۆن و نیوێک بۆ 2 ملیۆن ئێن بەکڕینی ئەو بۆ بەس بۆ بلواری مەلیک مەحموود بەس بۆ بازنەی مەلیک مەحموود هیچی کە باز ناکەم بەس بۆ وێڵم ئێوە هیچ بیرێکتان لەوە نەکردوتەوە کە جێگرەوەیەک بۆ ئەم بابەتە بدۆزنەوە لەبێ ئەوەی کە بۆ نمونە ئێوە ئەو بڕەپارە زۆرە بن لە کڕینی ئاوا بۆ ئەو پارکە بۆ نمونە بۆ ئەو بلوارانە جێگرەوەی ئەمە چێ بۆ نمونە لە زستانە ئێستا دیراسی ئەومە ئێستا حالیەن شەقامی سلێمانی تاسوزە کە درێژەکەی 15-16 کیلۆمەترە کێشەی ئەومان نییە زۆربەی ئێستا پارکی هەواری شار تەنها لە مانگی هەشتا کێشەی ئەومان هەیە ئەو پارکە گەورەیە کە 2000 دۆنمە کێشەمان نییە ئەم ساڵ وشکە ساڵی ئەم ساڵ تۆ با بە دەرکەین لە ساڵەکانی کە ساڵەکانی کە بۆ بلواری مەلیک مەحموود ئەتوانم بڵێم لە 150 ئەو بڕەمان ئەویست لەبەرەوەی نزیکی سیانزە بیرمان هەیە لە بلواری مەلیک مەحموودە ئەم سیانزە بیرە وارێکەوتووە پێنجی بە کاملی ئاویتیانە سوارەکەی کەی نیو سعات ئەومانەتی نیو سعات ناتوانێت تەقسیری ئەوەکە بیری ئەتیادی ژین هەموو بیرێ 250-300 متر قوڵەکەیەتی ویستم پرسیاری ئەوە لە قلیاسان ئەزانی لە زستانە ئاوێکی زۆری پیاڕە بە تایبەت ئەو ساڵانەی کە ڕێژێکی باش باران ئەبارێ ئێوە هیچ بیرۆکەیەکتان لا دروست نەبووە بۆ نسوود لەو ئاوانە ببینن کە لە زستانە ئەو شوێنانی کە ئاویان لەوانی ئەوە لای من ئەو بڕیارەکەن و دواتر بەکاری بێنەوە بۆ ئەوگانی بەڕێز ئەگەر بەهاتە ئەو سەقەی ئەو سەدەی کە لە سەقسەک دروستکرا فەشەلی نەهێنایە چەند ساڵ لەمە پێشەرەسی کرد یان سەدێکی تازە دروست کرا بەهۆی قەیرانی داراییەوە ڕاگیرا لە 2014 بەردی براقیداننا و ڕاگیرا بەس ئەو سەدەی سەقسەق دروست بکرایە چەند ملیۆن مەتر مکعبێک ئاوێگر ئەم سەدا ئەمە ئەبوو بە سەرچاوەیەکی زۆر باش بۆ ئاوی ژێرزەوی شاری سلێمانی چەندین سەدی کەمان هەیە گەرەمانە بڵین سەد و بەندا و ویتر ئەگەر تەنانە ئەستێڵش ئەمانە ئەگەر دروستکە ئەوە ئیشی ئەمە نیە و خوشاروانی ئیشی لایەنێکی کێ بەس ئەمانە هەمووی ئاوی ژێرزەوی زیادەکە بەدڵنیایە ئەو ئەوەی کە ئێمە هەمانە لە زستانە خاستن لە ساڵی 2019 ئەو بڕە زۆرە بارانەی باری لە 195 بە هەدەر ڕێی چونکە تەنها ئەو 200 سەدەی کە ئەمانە پڕ بوویترەوە ئێستا بەرەو بەتاڵ بوونەوە باشە کاکاکۆ باسی هەموو گرفتەکانەکەین بەگشتی بەڵام لایەنێکی تریش هەیە ئەبێ ئێمە وەکو هاوڵاتیان خۆمان هۆشیاریمانە بێ و لە خزمەتی شارەکەمانە بین یانی زۆر جارە چیتە کۆمەڵە شوێن ئەڵێ وشکە ساڵێ بەڵام کۆمەڵە شوێن وشکە ساڵی پێوە دیار نییە ئەمە چاودێری چی بەسەرەوەی ئایا ئەرچی شارەوانیە کە ئەمانە پارێزگاری لێ بکا بۆ نمونە و ڕێژە ئاوە زۆرێکە بەکاری هێنرێ بەکار نەهێنرێ بۆ بەگشتی لە شوێنەکانی تریشا بەکار بهێنرێ یاخۆ هەندێک شوێنمان هەیە بەڕاستی ئەتوانین بڵێن کە زۆر بە باشی خزمەتەکرێ بەڵام هەندێک شوێنمانەیە خزمەت ناکرێت لە پارکەکانە و هەندێک پارکی بچووکیشمانەیە لە ناو کۆڵان و شەقامەکانە ماڵەکانی چواردەوری خۆیان خزمەتیەکەن ئاویەن ئەوەیەکەن ئەوەیەکەن ئەم شوێنانە ئەو زۆری زۆر کارمەندی شارەوانیمانە بینیتیایە بەڵام بۆ ئێستا کەم بۆتەوە هەر باسی ئەو ڕێژەی هاوڵی پرسیارەکان مامووکە بودجە نییە یاخو پەیوەندی بەچیەوە هەیە سەریکە قوربان من عزم کردیتم بێ لە بلوارەکان نزیکی 500 باخمان هەیە تۆ زانی بە هەموو کارمەندەکانی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی بە ئەندازیار بە شۆفێر بە کارەبایی بە چاودێری بە باخەوان بە پاسەوان ناگاتە 1200 کەس یعنی هەموو باخەیەگە لەو شەسەی کە باسێکەین سێ کەسی بەرەکەوێ بە شوێری وەکو پارچی ئازادی 120 فەرمانبەر و کارمەندی هەیە ئەم 120 ناچار لەو باخانەی کە بژما بچووکن حیسان نەماوە بەڵێ شوێنمان هەیە بەدە باخ دوو کارمەندمان هەیە ناشتوانین کارمەندی تازەی بۆ دابنین چونکە دەسەڵاتی ئیداریمان نییە ئەوە یەکێکە لە کێشەکان کە ناتوانین زۆر باشی ئەگەر ملاحەزەتان کردێ فەتی 4-5 ساڵە بە هیچ شێوە باخ دروست ناکەیت چونکە ناتوانین کارمەندی بۆ دانین کە نەتوانی وشکە بێت خزمەت ناکرێت باشە با باسێکی شەقامەکانیش بکەنە تا کاتەکەمان ینی شارەوانی بە زۆرینەی پرسیارەکانمان لە ڕووی هاوڵاتیانەوە بیکەین کۆمەڵە شەقامان هەیە زۆر بێ خزمەت گوزار زۆر بێ خزمەت و پێویستی قیرتاوکردنەکە فەرمووی ئیترۆ جوابی بەڵێ زۆر بەدڵنیا یعنی کە قوربان تەواو قسەی جەنابەت ئێمە تەنها کارگەیەکمان هەیە کارگەی قیری سلێمانی شارەوانی سلێمانی کە لە تانزەرۆ دەوامەکە کێشەکە لەوایە فەرمانبەر ئەمڕۆکە لە هەفتەیەکە 3 ڕۆژ دەوامەکە
من ناتوانم کرێکارێکی کارگەی قیرەکە ئیزبارکەم 6 ڕۆژ داوام بۆکە فەرمانبەر تا 12 نیوەڕۆ داوامەکە ناتوانم ئیزباریکەم ئەو تا 2 داوامکە یا تا 4 ئەگەر بمێ ئیزباریکەمە بێ پارەی بەمێ ئەو پارەیە لە شوێ بێنم کە هەندان و مکافایی بۆ بکەم ناچارم لە هەفتەیەکە 4 ڕۆژی شیقیری پێکەم لە بەیانی تا نیوەڕۆ چەندێک بەپی ئەو توانایی کە هەیەە ئینتاجی قیرەکەمانەکەین بەڵێ 3 ساڵ لەمەوە پێشەگەر پارەمان بۆ دابین کرا چەندین هزار مەتر مربعمان قیر کرد بە کەرتی تایبەت بەڵام بە کارتی گشتی خۆمان کە کارگەی قیرەکەیە تەنها ئێستا ئەتوانین ئەوە بکەین لە دوو شوێن سیانە ئەکەین ڕۆژی دوو گەڵابە لە شوێنێک شفاریشەکەمان ئیشەکە ڕۆژی 6 گەڵابە ئینتاجانی بە هەمووی 10 گەڵابە 12 گەڵابە ئینتاجوانەیە لە هەفتەیەکە 4 ڕۆژ ئەمە واقعی ئێستامانە ئەگەر کەرتی تایبەت بێ لە ڕۆژێک ئەتوانین 1000 گەڵابی پێ ئینتاجکەین دەکارگە بخینەیش بەڵام ئەوە پێویستی بە بودجە لەگەڵ ئەو هەموو کێشە و گیرۆگرفتەی کە بەڕێزت باسی لێەوە کە ڕەنگە ئێمە وەکو هاوڵاتی ئاگاداری ئەو وردەکاریانە نەبین بەڵام ئەگەرچی ئەو کێشە گیرۆگرفتانەش شارەوانی سلێمانی ڕانەوەستاوە هەمیشە بە بەردەوام لە ئەرک و ماندووبوو نابوون هەمیشە بە بەردەوام خزمەتی شاری سلێمانیتان کردووە دەستیەکە بە یەکەتان خۆش بە کاگاکۆ سپاس بۆ ئامادەبوون بەهیوای ئەوەی هەموو گرفتەکانتان بۆ چارەسەر بێ بۆی کێمەژ وەکو هاوڵاتیان سودمەند بی لەو خزمەت گوزارە هیوادارم دەستە خۆش بێ بۆ